میوانه که میهجایی و یه تایبت من و بگم سرن جدید گرینگن ما بس نمونه باید که برفره امنی قاشا و راوشت گل بکن برس دکتر توم واریک او جگیری بری یه یارید داری وزیر آسایش نافخای امریکا جبو سیاست بگمان جبو سیاست بو او نها لامریکا گلمه دکتر دمت باش به دیدی چارچوبه و راوشا کروشالات و ناوین هی شر برف آراسته که دجوار دچه هزین شرکت تنازله به هفدو ناکن ایران دبیجه ما بالافرا که F-35 یا امریکا جی خست که خواره که حتی هفت سینگیا هزه و راوشا میدانی گلمی ویج دست بکن چاوت بینی ئەم کاتتان باش سڵاو لە ئێوە و لە بینەرانتان و ڕەمەزان کۆتایی هاتوو هیوادارم نزا و تاعەتان قبول بێت و جەژنتان پیرۆز بێت ئەو جەنگەی کە ئێستا هەڵگیرساوە هەر لایەنێک و ئامانجی خۆی هەیە بۆ ئەوەی بەدەستی بهێنێت ئەمریکا توانە موشکەکانی ئێرانی لە ناو بردووە و هەروەها چی دیکە ئێران توانای نییە کە موشک دروست بکات و هەروەها هێزی دەریایی ئێران لە ناو چووە و چی دیکە ناتوانێت ببێتە هەڕەشە بۆ سەر کەشتەکان لە گەروی هورموز بەڵام هەتاوەکو ئێستا ئێران دەتوانێت هێرش بکاتە سەر ژێرخانی نەوت لە وڵاتانی ناوچەکە دوای ئەوەی کە ئیسرائیل هێرشی کردە سەر پارسی باشوور سەرۆک ترامپ ئاماژەی بەوە داوە کە نابێت هیچ هێرشێکی دیکە بکرێتە سەر پارسی باشوور بەڵام ئەگەر ئێران هێرش بکاتە سەر ژێرخانی نەوتی ناوچەکە بە دڵنیاییەوە پارس دەتەقێنینەوە ئەمریکا هەوڵ دەدات ئەم جەنگە بەردەوام بێت تاوەکو و کاتێک گەروی هەرموز بکرێتەوە و لە چەند هەفتەی داهاتوش کەشتی زیاتری ئەمریکا دێنە ناوچەکە ولی دکتۆر تۆم کەناڵی 12 ئیسرائیل دەبێژە ئەو ئارمانجن ئەمریکا ئیسرائیل دە چارچوبێ وی شەڕیدا بەدەست نەهاتنە نەک حکوومەتە ئیرانێ بەرهە بووە دە چارچوبێوان هێرشاندا تەنازۆلێ بکات نەک ژیک هێزاوێ وسا لاواز بووە گوێدی کارینên hêrişkirinê nemîne kewata bu navşunda Amerîka İsraîl biyata dê çi bike neve heftiya sêyem jî temam bû ئەمریکا دەیەوێت ئەوە ببینێت کە گۆڕانکاری لە سیاسەتی ئێراندا ڕوو بدات و پرۆگرامی ئەتۆمیە وڵاتە لە ناو بچێت و هەروەها بەرەی مقاومەی ئێران لە ناو بچێت و چی دیکە نەبێتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی ناوچەکە هێرشەکانی ئێستا کراونەتە سەر چەندین وڵاتی عەرەب وڵاتانی کەندا و دەبێت ئامانجەکان بەدی بێن ئەمەش وا دەکات کە جەنگەکە لەوانەیە لە چەند هەفتەی داهاتوش بەردەوام بێت چونکە هەڕەشەکان هێشتا هەرماون و سەرۆک ترامپ لەوانەیە لە هەر کاتێکدا بێوێت ئاگربەس ڕابگەێنێت بەڵام لەوانەیە چەند ڕۆژێکی دیکەش جەنگ بەردەوام بێت سوپای پازارên Îranê dibêje geruya Hormuz ew şanûyeye ku hêzamel ser tête taqîkirin dibêje jî heta niha jî em da saladarên geruya Hormuzîn geruya Hormuz ku bûye noqta herî zêde ku fokus ser heye di çarçovê vê rewşê da kewata muadilê tu çawa bînî birêz Diktor Tom li dûrveyekê بەڵێ ئەمریکا دەتوانێت توانەکانی ئێران لە ناو بەرێت توانە موشکەکانی ئێران لە ناو بەرێت بۆ ئەوەی نەبێتە هەڕەشە بۆ سەر گەروی هەرموز و کەشتیەکان و هەوڵ دەدات ئەم گەروە بکاتەوە و ئێرانیش دەیەوێت ئەم گەروە دابخات ئەمە یەکێک لە ئامانجەکانی ئێرانە بەڵام ئەمریکا چەندین هێزی خۆی نردووە و هێزی زیاتریش دەنێرێ مارێز دەنێرێ بۆ ئەوەی گەروەکە بکاتەوە و دەزانین کە هێزی دەریایی ئێران مینیان چاندووە لە گەروەکە و ئەمریکاش دڵنیایی ئەوەی داوە کە ئەوان یاوەری کەشتیەکان دەکەن کە تەنکەرەکان دەکەن بۆ ئەوەی پارێزراو بن و ئێران نەبێتە هەڕەشە بۆ سەریان بەڵام ئەمە پێم وانی ئاسان بێت کەواتە ئەوە جێ سەرنجێ ئەمریکا دەبێژە سەرفەرماندەری ئەمریکا کو بە هەزاران بۆمب مەل ئارمانجین جودا جودایên ئیرانê xistine berdam serû Trump dibêje hêza îranê ya serbazî bi temamî meş nabiriye İsraîl cîveyekê dibêje lê ewel ser erdê dê de dîtin berûvan jî ye
هر کو دچه هێرشên ئیرانê bi taybetî jî bû ser welatên kendava Erebî berdamin yani ew qas zirar welatên kendava Erebî keftine ew qas dibe zirar İsraîlê nekeftibin kata bû vê yekê gelo pêwîst e çi bêkirin. ڕوونە کاتێک کە گفتوگۆ دەسەر چارەسەرکردنی کێشەکان دەکرێت دانوستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە زۆر باشە بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتن بەڵام ئەمە نەکراوە هەر بۆیە جەنگەکە بەردەوامە ئاگر بەستیش ڕووبدات زۆرێک نیگەرانن لەوەی کە ئێران بتوانێت پرۆگرامی ئەتۆمی خۆی پرۆگرامی موشکی خۆی بنیاد بنێتەوە لە چەند مانگێکدا دەکرێت بنیاتیان بنێتەوە لەوانەیە ئەمریکاش ئەگەر ئێران ئەم هەنگاوە بگرێتە بەر جارێکی دیکە هێرشی بکاتە سەر لەوانەیە سیناریۆی دیکەش ڕووبدات بەڵام تاوەکۆ و کاتێک کە ئێران پێداگر بێ لەسەرەوەی کە ناوچەکردنا سەقامگیر بکات سەرۆک ترامپیش پێداگرە لەسەر ئەوەی نابێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمەش کێشەکەیە و دەکرێت لە داهاتوودا لە چەند مانگی داهاتووش هێرش بکرێتە سەر ئێران و لەوانە شاگر بەست بێت ولی ئەگەر ئیران بڤی ئەوەی بێتە بجێشتن شار بدایی وەرە دەمەکە دەهێشتا کارینێنێ باوەیەکی کۆنکریتی نانەشنا برنمانە سیستەم ژینات کە گواردن و گەفان دخوێ گەلوێ پێشە ڕوژێدا ئەف وڵاتە لە دەڤێرێ ببێتە خودی چه هێزەی واتە هەفسەنگی هێزێ دێت بەرژەوەندیەکێدا بیت ڕوونە ئەمە دەوەسێتەوە سەر سەرکردەکانی ئێران مشتەبا خامنەیی بە دیاریکراوی دەکرێت لە باوکی زۆر تۆندڕاوتر بێت دەمە دەوەسێتەوە سەرەوەی کە ئایا ئێران پێداگرە لە سەرەوەی هێرش بکاتە سەر وڵاتانی ناوچەکە و دەبێت ڕێکاری سەربازی دیکە دژی ئێران بگیرێتە بەر لەم حاڵاتە و ئەمەش ڕێگەیەکە کە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکرێت هەر بۆیە ئەمریکا وڵاتانی دیکەش داوا دەکەن کە ڕژێمەکە بگۆڕێت و هەندێک لە گەلی ئێرانیش داوا دەکەن ئەم ڕژێمە بگۆڕێت و ڕاپەڕین بکەن ڕوون نییە ئەو مەرج و دۆخی کە هاتوۆتە ئاراوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکات و ئایا ئەو ئامانجانە چۆن بەدی دەهێنرێت لە مانگی 6 ساڵی ڕابردوو کە هێرش کرایە سەر ئێران دواتریش کە بەهۆی خۆپیشاندانەکانەوە گەلی ئێران چەوسێنرانەوە و ئێستاش دەبینین جەنگ هەڵگیرساوە پێشبینیەکان ئەوان کە دەکرێت لە داهاتوودا شۆڕشێکی فراوان لە ئێران هەڵگیرسێت و گەلی ئێران بڕژنە سەر شەقامەکان و پشتیوانی لە گۆڕینی ڕژێم بکەن لەو حاڵاتە دەکرێت گۆڕانکاریەکی ئەرێنی لە حکوومەتی ئێران ڕووبدات لە حتەنها ئەو تەفگەرا جەماوەری ئەوە توت بژی ڕوونەدایە بەر و بەژی زیێدەتر ئالیگرێن دەسەڵاتێ تێنە سەرجادان کەواتە ئەمە سوود پزیشکان سەر کۆماری ئیرانی لە هەری داویە دەبێژە ئەگەر ئەف ئاگرە نهێتە ڤەمراندن ئەف شەڕە نهێتە ڕاوەستاندن دەبێ ئەف شەڕە ببیتە شەڕێکی سەرانسەریە جیهانی یە جیهانی دەبێژە توێ هوشداریە بچە ڤەدگەرێنی گەلو هەمووان تێدەگەن دەکرێت کاتێک کە موشکبارانی ئێران دەکرێت خەڵکی نێنە سەر شەقامەکان چونکە مەترسیەک خەڵک بێتە سەر شەقامەکان لە کاتی بردومانکردن و هیچ کەسێک لەم ئاستەدا لەم قۆناغەدا پێشبینی ناکات کە شۆڕشێک لە ئێران ڕووبدات چونکە هێرشێکی فراوان دەکرێتە سەر ئێران بنکەکانیان بردومان دەکرێت تۆنە سەربازیەکانیان بردومان دەکرێت و هیچ کەسێک نازانێت لە داهاتوودا دۆخەکە چی لێت بەڵام ئەوەتان بیردێنمەوە ئەوەی لە سووریا ڕوویدا لە مانگی 11 2024 هەمووان وا هەستیان دەکرد کە ڕژێمی ئەسەد بەهێزە و دەتوانێت کێشەکان چارەسەر بکات بەڵام بینیتان دوای چەند ڕۆژێک و ئۆپۆزیسیۆن چووە ناو دیمەشق تەنیا 2 هەفتەیان پێچوو بچنە ناو دیمەشق و دیمەشقیان گرت و ڕژێمەکەیان ڕووخان و دەکرێت لە ئێرانی شتێکی لەم شێوەیە ڕووبدات ئێستا
ڕژێمی ئێران ڕژێمێکی بەناوبانگ نییە خوازراو نییە لەلایەن گەلی ئەو وڵاتەوە و زۆربەی گەلی ئێران پشتیوانی لە گۆڕینی ڕژێم دەکەنە ئەگەر ئەم شێویە بەردەوام بێت ئەم کارە خراپی ڕژێم بەردەوام بێت دەکرێت بگۆڕێت. برز دکتۆر تۆم دەماکو بەشار ئەسد سوریە بجێهێشتی ئەیدی ئارتچاویجی بتەمامی هەڕەفی چ تشت دەستا دانامان هەڵوەشیە لێ ئەvە 21 ڕۆژە علی خامنەی ڕێبەری کۆماری ئێسلامی ئیرانی هاتیە کوشتن ینی پێنج نێزی 40 کەس هاتکن هەری بە باندۆرێن ئیرانی هاتیە کوشتن بەردامژی تێنە کوشتن لێ شەڕێوێ هەر بەردام دکە هێرشێنێ هەر تونتر دەبن بەردام دەبن تو vêyekê ça bînî gelo ev xwe ciyawaziyek nîne چونیەکیەک هەیە لە نێوان ڕژێمی ئەسەد و ڕژێمی ئێستای ئێران هەردوو ڕژێم لەلایەن گەلەوە خوازراو نین گەلی ئەم دوو وڵاتە پشتیوانیان لە گۆڕینی ڕژێم دەکرد و هەردوو ڕژێم بە شێوەیەکی خراپ و درڕندانە خەڵکیان سەرکۆت دەکرد لە کۆتاییدا بینیمان سووریا گەلەکەی سەرکەوتوو بوو بەسەر ڕژێمدا و دەبێت لە ئێرانی چاوەڕێکی بزانین شتێکی لەم شێوەیە ڕوودەدات بەڵام من پێم وان نییە لەم ساتەدا خەڵکی شۆڕش بکەن و بڕژێنە سەر شەقامەکان چونکە بردومانەکان بەردەوامن و هیواخوازیشن لە داهاتوودا شتێکی لەم شێوەیە ڕوودات. بڵێ ئەف شەڕە مینا شەڕێن بەرێ نەبووە توزانی ئەف دەڤێرە چەند ساڵان جارێکی تووشی ڕەوشە گەوسە دەبیت لە ئەف شەڕێکی بەرفرە هەیە نیڤە وڵاتێن عەرەبی پتر ئەوی شەڕی وەرگرتیە ژێرخانە وزە لە دەڤێرە گەفێن جدی لەسەرن تایبەتی وڵاتێکەوەیکە سعودیە و یەکەم وڵاتی هەناردەکردنا نەفتەیە سەراستی جیهانی مەزنترین پێگەی غازا قەتەر دکە نامەش دوێ ڕەوشە چاوت بینی گەلو لە ڕاستیدا ئەمەوە دەردەکەوێت کە هەوڵ دەدەن ئێران بە هێرشکردنە سەر ئەم وڵاتانەی کەندا و زیانەکان زیاتر بکەن و وڵاتانی کەنداویش پێیان وایە کە ئەگەر ئەم ڕژێمە بەردەوام بێت لەسەر حکوم هەڕەشە دەبێت بۆ سەر وڵاتانی کەندا و ئیسرائیلیش ئەمەی دووپات کردوێتەوە کە ئێران مەترسیە بۆ سەر ناوچەکە و تاوەکو ئێستا لە ڕووی استراتیژیەوە ئێران هێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و بەڵام هیچ شتێکی ئەوتوی دەست نەکەوتوە لە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێران بە هێرشکردنە سەر وڵاتانی کەندا و هەوڵ دەدات زیانەکان زیاتر بکات هەوڵ دەدات جەنگەکە بە جۆرێک درێژە پێ بدات کە زیانەکان زیاتر بن لەسەر وڵاتانی ناوچەکە و ئەمریکاش و گۆڕینی ڕژێم لە ئێران بە شێوەیەکە ئەگەر کودەتایەک بکرێت یان شۆڕشێک بکرێت بەم کەواتە توتبینی گەل و ئەف هێرشێن ئیرانی ji بۆ سەر وڵاتێن کەنداوی لە جەم ئەمریکایا پێشبینی کردی بوو ڕوونەکە سوپای پاسداران پێشتر پێگەکانیان دیاری کردووە بۆ ئەوەی هێرشیان بکەنە سەر ژێرخانی ناوتە و ناوەندی دیپلۆماسیە بنکە سەربازیەکانی ئەمریکان هەموو ئەو وڵاتانەی ناوچەکە کە ئێران پلانی بۆ داناوە هێرشم کاتە سەر تەنیا بۆ ئەوەی بووە کە هێرش کاتە سەر بنکە سەربازیەکان بەڵام ئەوەی کە سەرسوڕهێنەر بوو لەلایەن وڵاتانی ناوچەکە کە ئێران هێرشی کردە سەر ژێرخانی نەوت و وزە و هەروەها ئەم وڵاتانەی کەندا و هیچ پەیوەندیەکیان بە جەنگەکەەوە نییە بەڵام هەڵەیەکی زۆر خراپیان کرد سوپای پاسداران بڵێ کەواتە دوچارچوبێ بێ سەر و بەندێدا بێگومان کاربەدانێن وی شەڕی دەرئەنجامی نوێن خراپ بۆ سەر تەمامان جیهانی هەبوونە تایبەتی ئاستەنگین جدی بۆ سەر بازاری وزەیە جیهانی هەبوونە و بڵندبوونا بەهای وزەی کەواتە دەبی چارچوبی دەگەل و دوڕاوشەی چاوت بینی چ بێتگەرن ئە باندۆریەکەین ببیت سەرەتا کاریگەریە بەهێزەکە قورسەکە لەسەر چینە چونکە ئەو نەوتەی کە بۆ بازاڕەکانی جیهان دەچێت زۆربەی
لە ئێرانەوە بۆ چین دەچێت و چین هەموو ئەو ئەگەرانە دەبینێت کە لە سەدا 20 نەوتی جیهان کە لە گەروی هورمزەوە دەچێت زۆربەی بۆ چین دەچێت ئەمە کاریگەری لەسەر ئابووری چین دەبێت و کاریگەری نەرێنیشی لەسەر ئابووری جیهان دەبێت زۆربەی ئەو نەوتەی کە لە گەروی هورمزەوە دەچێت بە چین بە هیندستان بە کۆریای باشوور و ڕۆژهەڵاتی ئاسیا دەفرۆشێ وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بەڵام سەرۆک ترامپ دووپاتی کردوێتەوە دەبێت وڵاتان ئەو وڵاتانەی کە کاریگەر بوون هێزی دەریایی خۆیان بنێرن بۆ گەری هورمزتاوەکو گەروەکە بکرێتەوە و نرخی نەوت کەم بێتەوە کاریگەریەکانی لەسەر ئەوان کەم بێتەوە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بۆچی ئەم جەنگە ئەگەر بەردەوام بێت قەیرانەکان لەسەر تەواوی جیهان دەبێت ئەم قەیرانە بە شێوەیەکی سەرەکی کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ئاسیا دەبێت ولو هەفتەم برێس تۆم لە ئەوروپا بەهای گازێ بوون منە 135 بڵند بووە ڕاوشانگەلێکی پەریشان بووە حتا لە ئەمریکاژی بەهای سوتەمەنی زێدە بووە شاف 11 ساڵان یەکەم جارە بەهای نەفتێ وسا بڵند ببیت کاتە تو نابینی ئەvە قەیرانێکە جیهانی لە پەیخوانیە بتنێ گرادێ وڵاتێن ئاسیا بەنینە بەڵێ قەیرانێکی نێودەوڵەتیە بەڵام ئەمە کاتیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ببێتە قەیرانێکی درێژمەودا و درێژخایەن چی دەبێت سەرۆک ترامپ و ڕاوێژکارەکانی هەوڵ دەدەن ئەو چارەسەرە بدۆزنەوە ئەو وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە ئەگەر ئێران گەروی هورمز بە داخراوی بهێڵێتەوە کاریگەریەکان چی دەبن و نرخی نەوت لە داهاتوودا چی دەبێت بەدڵنیاییەوە بەرز دەبێتەوە ئەوان وابیر دەکەنەوە کە تاکە هۆکار تاکە ڕێگا بۆ کەمکردنەوەی نرخی نەوت لە تەواوی جیهان بردنەوەی جەنگەکەیە دەبێت ئەم جەنگە ببەنەوە و ئەگەر ئەم جەنگە نەبەنەوە بەدڵنیاییەوە کاریگەریەکەی خراپ دەبێت و ئێرانیش پێداگرە لەسەرەوەی کە گەروی هورمز دابخات بۆ ئەوەی نەوت هەناردەی بازارەکانی جیهان نەکرێت و وڵاتانی کەندا و نەتوانن نەوت هەناردەی بازارەکانی جیهان بکەن بەڵام من پێم وایە ئەم جەنگە کە چەند هەفتەیەکە بەردەوامە دەکرێت لە داهاتوودا زیاتر بەردەوام بێت و هیچ کەسێکیش نازانێت کەی ئەم جەنگە کۆتایی دێت لە داویە دەخوازم بێ پرسەیەکی تە بکەم بەڕێز دکتۆر تۆم بێگومان حوسێن یەمەنێژی بڕیاردانە ئێدی تێکێڤنە شەری دگەل ئیرانیدا شەڕ ئیسرائیل بەرژەوەندین ئەمریکا بکەن چاوە گروپێن چەکدار لە عێراقی و حەزب الله یا لوبنانێژی دوزانیژی حوسیان تایبەتی لە دژی سعودیە ژێرخانە یاوزە و بێگومان ڕێراوین بازرگانیان ئاوی کاریگەری هەبوو هێرش دەکردن ئاستەنگی چێتکردن دوان پێشاتان چاوت بینی زۆربەی ئەو دژمنانەی کە ئەو چەکانەی کە حوسیەکان وەری دەگرن لە ئێرانەوە دێت و ئیسرائیلیش مافی ئەوەی هەیە و بەردەوام دەبێت لە بەرگریکردن لە خۆی و سعودیەش تاوەکو ئێستاش سەرکەوتوو بوو لە بەرگریکردن لە خۆی لە بەرامبەر هێرشی حوسیەکان چونکە درۆن و موشکی حوسیەکان ئەوەندە تێکشکاندنیان زەحمەت نییە دەکرێت ئیسرائیل و سعودیە بتوانن بەرپەرچی هێرشەکانی حوسیەکان بدەنەوە و دەتوانن هێرش بکەنە سەرکردەی حوسیەکان وەکەوەی کە ئیسرائیل بەرامبەر بە سەرکردەکانی ئێران و حیزب الله کردی و دەکرێت سعودیە هێرش بکاتە سەر سەنعا و مەترسیەکانی سەر وڵاتەکەی لە ناو بەرێت بەڵام ئەوەی کە لە داهاتوودا دەکرێت دۆخە سەربازیەکە ئاڵۆزتر بێت ئەوەیە کە نابێت حوسیەکان ئەم بژاردەیە بگرنە بەر ولی برێز دکتۆر تۆم مەواری کە جێگیرێبەری یاریدەدەرێ وەزیری ئاسایشە ناوخۆی ئەمریکا بۆ سیاسەتە ڕووپڕووبوونا تیرۆرێ لە واشنگتن گەلێ سپاس دکتۆر